ئەم کوڕە کوردە جگەلەوەی بربژێرە بۆ پەرلەمانی دانمارک لەسەر لیستی پارتی سوسیالیستی خەڵک لە دانمارک پاڵێوراوی یەکەمیشە بۆ سەرۆکی نوێی ئەم پارتە. سەرداڵ بەنلی ماوەی 20 ساڵە ئەندامی ئەم پارتەیە و چەندین بەرپرسایەتی جیاجیای هەبووە و خوازیارە ببێتە دەنگی هەموو پەنابەران و کوردستانیان لە پەرلەمان. Evidarım ki emel dema nizikta denge xwe bidin em ên meclîsa Danîmarkê Parlamenta Danîmarkekîn ne tenê milletê mirovên Kurd hemû biyaniyên vira nemzetê wan bimez. Nûnerê wan bim li vira. Armanca me wê ji bo siyasetê. Evidarım ki em ê serkevin. Ez ê rengê Kurda, rengê Kurdistanî bibim Parlamenta Danîmark li wir bînim ziman. سەبارەت بەبوونی بە سەرۆکی پارتەکەی سەرداڵ ئاماژەی بەوە کرد کە ji bona me serokî ne mühim e. Ji bona me siyaset mühim e. Ji bona me eger em ketîn wira hevalên me çi qes pir bibin, siyaseta me wî qes pêş bibe. Projeyê planê me hene. بۆ ناساندن و شارەزاکردنی ڕاستیەکانی کۆمەڵگای کوردی و خەم و ئازارەکانی نەتەوەی کورد پێویستە دەنگی کورد لە ناو شوێنەکانی بڕیاردانی وڵاتاندا بێت. سەرداڵ دەیەوێت هەموو دەرگاکان بۆ کورد لە ناو پەرلەمانی دانمارک بکاتەوە. Ez ê wisa dibim ez Kurdikî Danîmarkî me. Yani dilê min du parçayek. Parçek Kurdistanî, parçekî Danîmarkî ye. Eger me li navberê Kurd û Danîmarkî pîrek çêkir, ewa ji bo me qezancekî mezin e. Yani tebe elbette ki lewdera ez ê ji bo gerek rêxistinê Kurdî, têkoşînê Kurdî li Kurdistanê, gerek malbat û cîvakan Kurdê li Danîmarkê li hemû diyasperên ji bona wan pirsgirêkên wan her tiştê wan bînim ziman wira. Ji wana ji bona Kurda ez ê li wira derîkî bimcî. Yani alî dîplomasî de, alî siyasî de ji wana hemû rêxistinê Kurdar ez ê li wir deriya vekim. لە ئەنادۆڵیا لەدایک بووە و لە دانمارک تەمەنی لاوێتی خۆی تێپەڕاندووە و ئێستا بربژێری ژمارەیەکی پارتی سوسیالیستی خەڵک لە دانمارکە. تا ئێستا خاوەنی 7 کورسی بوون و بەپێی ئامارەکان چاوەڕوان دەکرێت لەم هەڵبژاردنەدا ببنە خاوەنی 14 کورسی. سەرداڵ یەکەمین کوردە کە دەبێتە سەرۆکی پارتێکی دانمارکی. سەرداڵ ئەڵێ کوردستان لە ناو دڵمە لە هەر شوێنێک و لە هەر جێگایەکی ئەم جیهانە بم هەر کوردە بم و پشتیوانی کوردان. بۆیە دەیەوێت بچێتە ناو پەرلەمانی دانمارک و ببێتە پردێک لە نێوان کوردستان و دانمارک. ئاوارە هەورامی کوردستان 24 کۆپنهاگن دانمارک.